باش کێ لە توانای سەربازیەوە بە قووەت بوو لەم 12 ڕۆژەیە؟ ئەگەر باسی هێزی ئاسمانی کەینەوە دیار کەوت کە ئیسرائیلە. ئیسرائیل ئاسمانی ئێرانی کۆنتترۆل کرد، بەڵام بەتەنیانە ئەمریکا ئەبیرت نەچێتەوە ئەم فڕۆکانە کە زۆری موشک تێگرێ بە قمار سناعی. ئەمە قمار سناعیە 240 قمار سناعی ئەمریکی لە ئاسمانە خولێتەوە، شوێنەکان هەموویە دۆزێتەوە. بەس وەکو بڵێ ئێران بەڕاستی هێزی خۆی پێشاندا بە موشک. ڕاست من لەوە پێشوتم 3000 ساڕۆخی بالیستی هەیە، بەڵام 15000 ساڕۆخی کەشی هەیە قەسیر المەدا متوسط المەدا. ئەم موشکانە ناگاتە ئیسرائیل، ئەبوو لە قەتەریدا لە ئاخیرەکەی بە متوسط المەدا. زۆر باش دێمە سەر وردەکاری موشەکەکان و توانا سەربازیەکەی ئێران. بەڵام یەکشت دەرکەوت، یعنی پێشتر دەوترا تایبەت لە لای خۆمان ئێران ڕەنگە ئەم بۆیلەرانەیە موشەکەکانیان بە بۆیلەر ئەشبهان ئەم بۆیلەرانەیە، بەڵام دەرکەوت موشەکەکانی بە ئاسانی دەگاتە ئیسرائیل و هەندێک شوێن دەپێکێت و خەتەری دروست کردووە. ینی ئەمە چۆنە خوێنرێتەوە؟ ئێران هەر بەجددی لە ڕووی موشەکەەوە حەزەکەم تۆ توانا سەربازیەکانی بە تەواوەتی ڕوونکەیتەوە بۆمان، ئەیتوانی چیتر بکات؟ بۆ نمونە لە موشەکەکانی خەیبەر شەهاب چیە ئەمانە هایپەرسۆنیکە فەرد سەڵتی، ئەم موشەکانە ناگیرێتەوە و هەدەفیشی دەقیقەی هەرێتن کە لێداتن. نە مەنزوماتی پاتریۆتی ئیسرائیلی نە ساد نە قوبەی حەدیدی ئەتوانێت ڕێ لە موشەکانە بگرێت. بەسەر وەکوتم ئەم موشەکانە گرانە و کەمیەتی کەمە، لەبەرەوە موشەکی تری بەکارهێنا بۆ ئێران، بۆ عەفوەن بۆ ئیسرائیل ببوورە زەرێکی زۆری گەیاند بە ئیسرائیل تاکو بڵێ. یعنی ئەو تێڕوانینە نابێت بمێنێکە ئیسرائیل ئەمە بۆیلەری هەیە و بۆیلەر چیە؟ خۆی موشک نەوعی هەیە. موشک هەیە کە تۆ تێگری بۆ نمونە درێژی 12 مەترەیان 10 مەترە بە 3 جۆرە ڕووە هەیە لە ئاسمان پارچەی لێبێتەوە. باشە، ینی سوتەمەنیەکەی کە ئەو ڕادێتەوە بوو ئەو پارچەیە لێبێتەوە کەوێتەوە پارچەیە تری ئەمێنێتە نەگا بۆ هەدەف دا بۆ واڵێن بۆیلەرکە کەوێتە خوارەوە. پارچەیەکێتی خۆی فرەیەدا، سوتەمەنی تیانەمە قورسی نامێنێ فرەیەداتن لێبێتەوە، ئەمێنێتەوە بۆ نمونە 2 پارچە یان 1 پارچە تاکو ئەگاتە هەدەف. لەو کاتەیە ئەو موشەکە سەریعترە بێ، وەزنیشی سووکترە بێتن. سەری موشەکەکە ینی بڵین متەفەجرەکەی ئەتوانێت زیاتری بۆ دابنێ لە جیاتی 500 کیلۆ بێ، ئەی کاتە تانێ، ئەی کاتە تانی و نیوێ.